بسم الله الرحمن الرحيم. ئمڕۆ لە بارگای مەڵبەند باوکاری خەڵکی خێرخواز و خواپێدا و توانیمان وەکو دەستگای خێرخوازی بەخشین و بە هەماهەنگی لەگەڵ ئۆفیسی هەولێر 150 سەبەتەی خۆراک بەسەر خەڵکی هەژار و نەدار و کەم دەرامەتی ئەم دەڤەرە دابەش بکەین کە خۆی لە سۆران و ڕەواندوز و چۆمان و سیدەکان دەگرێتەوە. لێرەوە سوپاسی خێرخوازانەکەین و دەستخۆشیان لێەکەین، خی گەورە پاداشتیاندا کە هاوکارمانن بۆ وە دەستبارگری باشن بۆی بتوانین هاوکاری خەڵکی کەم دەرامەت و خەڵکی هەژار بکەین و هەم لەو سەکۆیە دووبارە داوا لەو خێرخوازانەکەین لە خواپێداوانەکەین کە هاوکارمان بۆی بتوانین زیاتر دەستبارگری باش بین بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت کە لەم قەیرانە سەختەی کە حکوومەتی هەرێم بۆی دروستکردوون لە پێنەدانی موچە و قڕسکردنی باری سەرشانی خەڵکی لە گرانکردنی کارەبا و زەریبە و هەموو نرخی بازار و هەموو شتومەک، بەڵکو بتوانین هەندێک لە مەعانات و لەم ناڕەحەتیانە لەسەر شانی خەڵکی کەم بکەینەوە. خی گەورە پاداشتی ئەم خێرخوازانە بداتەوە و دووبارە و سێبارە سوپاسیانەکەین، دەستخۆشیان لێەکەین و هیوادارین کە نمونەیان زۆر بێ ئینشاءڵڵا.